وەکو دەزانن لە ئێستادا لە ڕۆژئاوای کوردستان شەڕ ڕوودەدات و لە سووریاش بەگشتی لە گروپە چەتە جیاوازەکان پەلاماری سووریایانداوە بە هەمان شێوە گروپەکانی پێشتریش کە ئەفرینیان داگیر کردو لە ئێستاوە دەستیان کردەوە بە جموجۆڵ و چالاکی بەردەوام و ئەو گروپانەشی کە تورکیا پشتگیریان دەکەوت ئەو گروپانەشی کە تورکیا سەپۆرتی مادی و هەروەها ڕاهێنانیان پێدەکات لە ئێستاە هەمویان چالاک بوونەتەوە لە ناو سووریاوە ئامانجی سەرەکی هەموو ئەم ڕووداوانە لەباربردننی پرسی ڕۆژئاوای کوردستانە ئەو ستاتوی کە هاتۆتە پێشەوە لە ئێستادا وەکو بەردێک وایە لەسەر دڵی دوژمنان بە تایبەتی تورکیا و هەروەها ململانەکان زۆر سیاسین ململانەکان بە جۆرێکن کە بۆ یەکلاییکردنەوەیان پێویستە قوربانی گەورە بدرێجا ئەبێ کورد لە ئێستادا کارێک بکات کە مێژووی ڕەش دووبارە نەبێتەوە دەبێت کارێک بکات کە مێژوو جارێکی تر بەو جۆرەی کە لە زیانی کووردە دووبارە نەبێتەوانە و مەعادە سیاسیەکان لە بەرژەوەندی کورد یەکلایی ببنەوانە و لە زیانی دوژمنان نەک وەکو پێشتر بۆ ئەمە بەسەش پێویستە ئەوەی گەلی ڕۆژئاوای کوردستان بە شێوازێکی زۆر نمونەی بەرخۆدان دەکەن بە شێوازێکی زۆر نمونەیی دژی هەموو هێرشەکان دژی هەموو پلانەکان وەستاونەتەوە و پلانی تۆکمەی خۆیانیان هەیە کە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ هەموو کوردێک لە هەر شوێنێکی دنیاە بێ بەڵام دەبێت لێرەدا ئەوەی کە پێویستە و گرنگە ڕوو بدات بۆ ئەوەی جارێکی تر مێژوو دووبارە نەبێتەوە ئەوەیە کورد هەموو کورد لە هەر شوەیەکی کوردستانی لە باکووری لە باشووری لە ڕۆژهەڵاتی لە تاراوگەی لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەیە دەبێ خۆت بە بەرپرسیار ببینیت و نەهێڵی شەڕی مان و نەمان لە ڕۆژئاوای کوردستان و ئەو بەو حاڵەتەی کە ئێستا هەیە کە زۆربەی کوردەکان گەمارۆ دراون و کوردەکانی شەهبا و کوردەکانی گەڕەکە کوردیەکانی حەلب هەمویان لە ژێر ئەشکەنجە و لە ژێر هەڕەشەی لە ناوچوندان بۆی کە ئەوان دەیانەوێت جۆرێک خۆیان پیشان بدەن کە ئێمە شەڕمان لەگەڵ کوردەکانیان نیە بەڵام ئەمە تەنها بۆ سپیکردنەوەی ڕووی خۆیانە لە ناخەوە هەمویان یەک ئامانج و یەک پلانیان هەیە ئەگەر ئەو کوردانە لەوێ بەجێ بمێنن دڵنیا بەلەوەی کە تووشی جینۆساید ئەبنەوانە تووشی ئەشکەنجە و لە ناوبردن دەبنەوانە بۆیە وەکو وتمان پێویستە کورد یەک دەنگ یەک دەست یەک دڵ ڕوبەڕووی ئەم پلانە ببێتەوانێ و کارێک بکات کە لە سوودی کورد لە ڕۆژئاوای کوردستان پرسەکە یەکلایی بێتوانە بە هەمان شێوە باشووری کوردستانیش بێبەش نییە لەو مەترسیە چونکە وەک هەموو جارێک سەرەتا ئەو لایەنەی کە بەهێزە دوژمن دەیەوێتێکی بشکێنێت دواتر هێرش بکاتە سەر لایەنەکەی تر بۆیە جارە دەیەوێت ڕۆژئاوای کوردستان زیان بە ڕۆژئاوای کوردستان بگەێنێت بە هەر بۆ جۆرێکی خۆی پلانی بۆی داناوە اینجا دواتر هێرش بکاتە سەر باشووری کوردستان و ئەو دەستکەوتی کە لێرش هەیە لە باری با بۆیە ئێمە دەبێت وەکو گەلی باشووری کوردستان لە پشتی براکانمان بۆسین لە ڕۆژئاوای کوردستان نەهێڵین زیان بە ئەوان بگات بۆ ئەوەی دواتر سەری ئێمەنێت. ڕەوشی ژن لە ڕۆژئاوای کوردستان ئەگەر بەگشتی باسی بکەین ژنان لە ڕۆژئاوای کوردستان ئێستا خاوەنی هێزن خاوەنی دەسەڵاتن ئەوان دەتوانن وڵاتەکەی خۆیان بپارێزن بەورەیەکی پۆڵاینەوانە لە دژی چەتەکان لە دژی ڕژێم لە دژی دەوڵەتی تورکیا بەردەوام لە شەڕدان و هەتا ئێستاش نمونەیەکی زۆر جوانی بەهێزی ژینی کوردیان پیشانداوە ئەگەر لە گرتە ڤیدیۆیەکانی کە بڵاو دەکرێتەوانێت تەماشا بکەین بەڕاستی ئەوان لە هێز و توانا و ورەی ژنی کورد ئەوەندە ترساون کاتێک کە کارێک ژنێکی کورد ئەکەوێتە بەردەستیان هەموو هێز و توانە دڕندانەکەی خۆیان بەکاردەهێنن بۆ ئەوی ڕوبەڕووی ببنەوە چەکدار بێت چ بێچەک بۆیە ورەی ژنی کورد کارێکی کردووە کە هەموو دوژمنانی کورد بە تایبەتی دەوڵەتانی سەردەست ترسێکی وان لێ نیشتووە کە بە هەموو جۆرەك ئاهێنێ ڕوبەڕووی ببنەوانێ ئەشکەنجەدان و ئازاردانی ژنانی ڕۆژئاوای کوردستان چەکدار بێ چ بێچەک ڕاستی کارێک نەکاتە سەر مۆڕاڵی ئەوان لە بەرەوەی ئەوان خۆیان یەکلایی کردوتەوانێت کە ئەوان تاک و دوو دڵۆپی خوێنیان دژی داگیرکاران و دژی چەتەکان دەوەستنەوانێ و ئەوان ئایدۆلۆژیایەکیان هەیە کە گیانێکمان هەیە دەیبەخشین لە پێناوی نیشتیماندا بۆیە کاری ئەوان کار ناکاتە سەران و ئەوان بە شێوازی خۆیان بەردەوامن لە بەرخۆدان بەردەوامن لە ڕوبەڕووبوونەوە نمونەیەکی جوان لە ئازایەتی و لە دڵسۆزی بۆ نیشتیمان پێشکەش دەکەن.
ئێمە وەکو ژنانی باشوور بەردەوام مۆڕاڵ لەوانەوە وەردەگرین و هەر لێرەوە هەتا ڕۆژئاوای کوردستان ئێمە سوپاسی ئەوان دەکەین کە گیانی خۆیان کردوتە قەڵغان بۆ پاراستنی ڕۆژئاوا و دواتریش بۆ پاراستنی ڕۆژئاوای کوردستان چونکە دڵنیا بەلەوەی ئەگەر لە هەر شوێنێکی کوردستان کوردێک بکەوێتە بەرمەترسی نە عەرەبێک نە تورکێک نە فارسێک نایەت کە ئێمە لە مەترسیەکە دەربێنێ لە کۆتایی داربرا کوردەکانی خۆمانن کە فریای یەکتری دەکەوین و فریای ئێمە دەکەوین بۆیە ئێمە ومێدێکی گەورەمان بەوان هەیە و هەمیشە ئەوان پاڵپشتی ئێمەن ئێمەش پاڵپشتی ئەوان دەبین.